ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێم و وڵاتان لە ڕێگەی دەواازە سنووریەکان لە ماوەی 11 مانگی ڕابردوو دابەزینی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بە شێوەیەک لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا تا 3 مانگی یەکەم قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی بە بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو بە ڕێژەی 40 بۆ 50% دابەزینی بەخۆیەوە بینی. لە ماوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناش بەهۆی زۆری خواست و کەمی بەرهەمی ناوخۆیی قەبارەی هاوردە و خۆراک و پێداویستە پزیشکیەکان و پاکەرەوەکان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کرد بە بەراورد بە مامەڵەی بازرگانی کاڵاکانی تر. ساماڵ عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی گومرگ لە هەرێمی کوردستان بە کورسات نیوزی ڕاگەیاند ڤایرۆسی کۆڕۆنا زیانێکی زۆری بەر ئابووری و بازرگانی هەرێم گەیاند، بەڵام نزیکەی 2 مانگ دەبێت جم و جۆڵی بازرگانی چۆتەوە قۆناغی پێشووتر بەهۆی گرتنەبەری ڕێکارە تەندروستیەکان و یەخستنی دەواازە سنووریەکان بە سیستەمی ئەلکترۆنی و کاراسانی بۆ بازرگانان. کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا گەورەترین زیانی بەرکەوت، مەزندە دەکرێت زیاتر لە 500 ملیۆن دۆلار بێت. لە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو زیاتر لە 1,850,000 گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کردبوو. ڕێژەی دەهات کە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دیاری کردبوو بۆ هەر گەشتیارێک 300 دۆلار، کۆی داهاتیان با 500 ملیۆن دۆلار خەمڵێنرابوو، کەچی لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ نەژمارەی گەشتیاران وەک پێویست بوو ناو داهاتەشە بوو کە کەرتی گەشتیاری لە مانگی 3 تاکو مانگی 8 بەرەو داڕمان دەچوو. بە گوێرەی لێکدانەوە زانیاریەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێم دوای مانگی 8 ئەم ساڵ بەهۆی گرتنەبەری ڕێکارە خۆپارێزیەکان و کردنەوەی دەواازە سنووریەکان بە ڕووی گەشتیاران ڕۆژانە 3 بۆ 5,000 گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. لە هەرێمی کوردستان 700 بۆ 800 کۆمپانیای بواری فڕۆکەوانی و نووسنگەی گەشتیاری هەیە. ئەو کەرتە یەکێکی تر لە قوربانیانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بوو. بە شێوەیەک لە ماوەی 5 مانگی سەرەتای بڵاوبوونەوەی کۆڕۆنا هەر کۆمپانیاکی فڕۆکەوانی ماگانە 10 بۆ 15,000 دۆلار زیانی بەرکەوت و سەدان کۆمپانیا ژمارە پووزبوون و داخران. بەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ڕۆژانە لە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی زیاتر لە 100 گەشتی ئاسمانی ئەنجام دەدرا، بەڵام لە مانگی 3 بۆ 8 ئەم ساڵ هیچ گەشتێکی ئاسمانی وەک گەشتیاری ئەنجام نەدرا و دوای مانگی 8 ئەم ساڵ جارێکی تر گەشتەکان دەستیان پێکردەوە و ئێستا ڕۆژانە نزیکەی 10 بۆ 15 گەشتی ئاسمانی ئەنجام دەدرێت. ڤایرۆسی کۆڕۆنا لە ماوەی 8 مانگی ڕابردوو گەورەترین زیانی بەر ئابووری هەرێم گەیاند، بە شێوەی خواست و داواکاری هاوڵاتیانیش گۆڕانکاری بەسەرداهات، بەتایبەت لە کڕین و مامەڵەیان لەگەڵ کاڵا و پێداویستیەکان. مەزندەی زیانە ئابووریەکانیش بە سەدان ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.